داواکاری ئێمە ئەوەیە کە کرێکانمان بۆ دابشکێن بەڕاستی کرێکانمان زۆر زۆرە خۆتان نەزانن وەسعەکە لەبار نییە بۆ هیچ کەسێک ئەوە تا وڵاتە زلی هێزەکان تەنازولیان کردو بەم وەزعە ڤایرۆسی کۆرۆنایە و کەرەنتینێ و کار و کەسابەت نەماوە یعنی خەڵکیش پارەی پێ نییە داوامان لە سەحابی ئەو مۆڵە کردووە بەڕێزی بێت بەدەم داواکەمانەوە کرێمان بۆ دابشکێنێ وڵی داواکاریەکانی ئێمە وازەحە مثلن ئێمە ئەمانەیە دوو مانگ لێمان خۆش بن زڕۆفێکی تایبەت وانە لە کوردستان و لە دنیاشە بەڕاستی ڕوویاوە نەخۆشیێک ڕوویاوە لە ئەم ڤایرۆسە کاریگەری لەسەر بازاڕ و کەسابەت و کار و هەموو ئیشێکی ئەمە بووە دوو مانگ لێمان خۆش وەکو زۆربەی شوێنەکان کە دوومان خۆش بووە و کرێشمان بۆ کەمکەنەوە تا وەزعەکە ئاساییە بێت و دواتر کرێ زیادکەنەوە ئاساییە ئێمە داواکاری ئێمە زۆر وازحە و داوایشتی زۆر قورس و گەورەشمان نەکردووە لە ڕاستیە